ئەو ڕاوچیانەی شاهینەکەیان ڕاوکرد تەسلیم دەبن. چەند ڕۆژ لەمەوبەر بڵاوبوونەوەی ڤیدیۆیەک لە تووڕە کۆمەڵایەتەکان دەنگدانەوەی زۆری لێکەوتەوە. ئەم ڤیدیۆیە کە دەیبینن چەند ڕاوچیەک لە گەرمیان باڵندەیەکی شاهین یا قوشیان ڕاو کردووە و هەند دانەیەکیان ئاوی پیا دەکات و گەمە و گاڵتەی لەگەڵ دەکەن و دواتر. ڤیدیۆکە لە تووڕە کۆمەڵایەتەکان ناڕزایەتی ڕێکخراوەکانی ژینگەی لێکەوتەوە. ئەوان باسییان لەوە کرد ئەم باڵندەیە زۆر دەگمەنە لە کوردستان و تەنانەت چەندانەیەکی هەیە و نرخەکەشی نزیک دەبێتەوە لە $1 ملیۆن. جا تازەترین زانیاری لەبارەی ئەم ڕووداوەوە ئەمڕۆ شوان محەممەد بەڕێوبەری پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان بە 1964 وێت ڕووداوەکە لە سنووری نێوان قەرەتەپە و جەبارە تۆمار کراوە. ڕاوچیەکانیش پەیوەندیان پێوە کردوون و وتویانە لە چەند ڕۆژی داهاتوودا دێنە لاتان و خۆمان ڕادەست دەکەین. ئێمەش ڕێکاری یاساییان لەگەڵدا دەگرینە بەر و لێپێچینەوەیان لەگەڵ دەکەین. ئەو باسی لەوەش کرد کە ئەو باڵندەیە نرخەکەی ناگاتە ئەوەندە بەس 4 بۆ 5 ملیۆن دینارەکات. ئەم باڵندەیە لە خانەوادەی هەڵۆ بازە بەڵام بچووکترە و فڕۆکە بیتووەکانی ئەمریکا فڕۆکە زەبەلاحەکان کە ترامپ شانازیان پێواکە هەر لەسەر شێوازی ئەم باڵندەیە دروست کراوە.